ئەمە ژەکێکە لە فەرزەکان چۆن حەج فەرزە قەرزی بۆکەی بۆ عەمرەیەک ئاوهاش فەرزە لەسەرت بەرگری نیشتیمان بکەین. کاکۆ چیەکی بە دیار ناوی کوردستانەوە وەستاوی؟ بەخێر بێن داڵغەم ڕۆیشتە بوو بوورە بە دیار ئەم کوردستانە وەکو خاک لەگەڵ زمانە نەتەوە دروستەکە. نەتەوەش بیر و باوەڕی نەتەوەیی کە بەشێکە لە بیر و باوەڕی گشتەکەمان و بیر و باوەڕە گشتەکەی ئێمەش یەکێکە لە 5 کۆڵەکە سەرەکیەکەی کەسایەتی و پێرسناڵەتی هەر مرۆڤێک لە جیهاندا ئەوەی بیر و باوەڕی نەتەوەی نەبێت مانەوە بیر و باوەڕە گشتەکەی نوقسانە. نوقسانی بیر و باوەڕ واتە نوقسانی یەکێک لە کۆڵەکانی کەسایەتی و پێرسناڵەتی. نوقسانی کەسایەتیش کەواتە و کەسە ساغ نییە لەتە گرفتی دەرونی هەیە نەخۆشی هەیە پێویستە بیبینە لای پزیشک چارەی بکەین. زۆر جار هەر خۆبەڕازانینیش نەخۆشی دەرونیە لودبەرزی و یەکتر قبوڵنەکردنیش نەخۆشی دەرونیە کە لە نەتیجەی بەهۆی جوانپەروەردە نەکردنەوە دروستە بێت و بکەواتە ئەگەر ئێمە کەسایەتیمان پێرسناڵەتیمان تەواو بێ هەر 5 کۆڵەکەی تیابێ ئەبێ خۆمان دوور بگرین لە گرفتە دەرونیەکان لە نەخۆشە دەرونیەکان. ئەمەش بە چییە بێ؟ لە مناڵیەوە پەروەردەکەی کە لە مناڵیەوە پەروەردە نەکرد لە گەورەیە گیرە خۆ بەدەستیەوە بێ هەر بەلای عایادە و دکتۆر و خەسخانەوە بیت. ئەم بەبەستم نەخۆشە دەرونیەکانە و بە کەسی دەرون نەخۆش نەوەتانیەت ئەکرێ نە کوردایەتی ئەکرێ نە حکومڕانی ئەکرێ نە قیادەیی ئەکرێ نە پێشەنگی و پێشڕەوی ئەکرێ نە مامۆستایەتی ئەکرێ نە کۆمەلگایەکی مەدەنیمان دروستەکرێ نە پێگەیانی کۆمەڵایەتی دروستەکرێ نە مرۆڤ لە بوونەوەرێکی بایۆلۆژیەوە ئەکەین بە بوونەوەرێکی کۆمەڵایەتی بوون بەمانە مرۆیەکەی بەمانە بەها ئەخلاقی و مرۆیی و معنەوی و باڵاکان کە بەرزترین پێوەرە کە ژیانی لەسەر بنیادەنێ ژیانێکی دروست شایستە بە شایستە بە مرۆڤایەتی مرۆڤەکان. تۆ وەبزانم بەدەر لە کاری خوێندنەوە پێشمەرگەشی خۆتی بۆ بەختەکەی بۆ ئەم ناوە ئەنی پێشمەرگایەتی منەت نییە بەسەر هاوڵاتیان و هاوزمانانی خۆمان بیفرۆشینەوە بەسەر کوردستانیان. پێشمەرگایەتی فەرزی کیفایەتە بە فەرزی خوا. فەرزی کیفایەت ناوی خۆی بەخۆی کیفایەتی چی؟ بە چه ئەندازەیەک؟ بە ئەندازەی سەرکەوتن فەرزە ڕێژەی ئەو جەنگاوەرانی ئەو کورزمانانەی کە بەرگری لە خاگەکەن بە ئەندازەی ئەوە بێ کە سەرکەوتوو بین بەسەر داگیرکەراندا. بواتە فەرزە فەرزی خوایە یەکێکیش خۆی لە خەتی جێلیەیە ناونیشانێکی ئیسلامی بەخۆی لکاندووە یا خۆی بە موسڵمان نەزانێ بەڵام بە فەرزی نازانێ فەرزە. ئەگە غیرەتت نییە بیتە سەنگەرەوە ئەبێ پارە بی لەبری ئەوە پارەنایی ئەبێ بیتە سەنگەرەوە ئەجینا و فەرزە لەسەر لا ناچێ 10 جاری چی بۆ سعودیە بۆ مەکە و مەدینە بگوایە حەجی کردو فەرزی خوای کردووە. ئەمە ژەکێکە لە فەرزەکان چۆن حەج فەرزە قەرزی بۆکەی بۆ عەمرەیەک ئاوهاش فەرزە لەسەرت بەرگری نیشتیمان بکەین غەسبە لەسەرت ئەجینا لە قیامەت دارەنێ بە ڕۆحتا خالق.